لەسەر پرسی مامۆستایان و کێشەکانی مامۆستایی ناڕازی و وانە بێشکە لەناو هەرێمی کوردستانە هەیە. دیار مامۆستایان ئەم شەڕێکی دەیکەن ئەم مانگرتن و ناڕزایەتی کە دەری دەبڕن. ئێستا دەکرێت بڵین بە نوێنەرایەتی هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستانە، مامۆستایانی حکوومەتی هەرێمی کوردستان، مامۆستایان لە خوێندنگە حکومیەکاندا بایکۆتی داوامیان کردووە، داوای شایستەی خۆیانەکەن پلەبەرزکردنەوەکەن، مامۆستای وانەبێژیش داوای دامەزراندنیان دەکەن. لەسەرم بابەتەوە ئەو خۆپیشاندانەی کە تا ئەمڕۆژ بەردەوامی هەبوو لە ماوەی چەند هەفتەی ڕابردوو چابینیمان کێشە و ناڕزایەتیەکانیان گەیاندە بەغدا لەگەڵ بەڕێز مامۆستا نەجمەدین محەممەد مامۆستای ناڕازی لێرە ئامادەی هەیە گفتوگوی بابەتەکە دەکەین. مامۆستاگیان بەخێر بێی، زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئێوە چەند مانگێکە بەدەر لەوەی کە لە ساڵانی ڕابردووشە مامۆستایان هەر پێشنگ بوون بۆ ناڕزایەتی دەربڕین بۆ داواکردنی مافەکانیان. لەم ساڵدا ئەوە چەند مانگێکە ئێوە درێژە تا ناو بە بایکۆتکردن ناڕزایەتی دەربڕین، تاکوی ئێستا لە کوی ئەو ناڕزایەتیانی دەرتان بڕیوە چ دەستکەوتێکی توانراوە لێ بەدەست بهێنن؟ سەرەتا بەناوی خۆی گەورە لە کوی ئەو ناڕزایەتیانە با بەژمارە بڵێن تا ئێستا 75 بۆ 76 خۆپیشاندانی سەرتاسەری بووە. ئیمڕۆژ 76ەم ڕۆژە کە بایکۆتی هۆڵەکانی خوێندنمان کردووە. ئەوەی لێ سەوز بووە کە بەرچاو ڕۆشنێ بووین بۆ ئەو میلەتە ئەستەم لێکراوە بەدبەختەی کە لایەن دەسەڵاتدارانێکی دوور لە هەموو بەهایەکی مرۆڤایەتی، دوور لە هەموو بەهایەکی بەڕێوەبردننی ئیداری و کارگەڕی و دارایی وڵات، دوور لە هەموو بەهایەکی خەمخۆری بۆ ئەم نیشتیمانە، بۆ ئەم خاکە، بۆ ئەم هەوڵاتیانە، بۆ ئەم خەڵکە بە ئەمەکە کە لە زەمەنی کۆنەوە با هەر نەڵێنەوە شاخ و ئەمەوەانی باهینگەین لە زەمەنی کۆنەوە خزمەتی پێشمەرگە کراوە، خزمەتی شۆڕژگەر کراوە، خزمەتی خوێنەوار و خەڵکی بە ئەمە کراوە. بەڵام ئەمانێکی ئێستا حکومڕانن لەم دەسەڵاتدارانی هەرێمە ئیستیغلالی ئەو دڵە پاکە، ئەو ڕوحە پاکە، ئەو ویژدانە پاکەی خەڵکیان کردووە بۆ ئەوەی بەس خۆیانی ناڕزایەتیەکان لە کوی ئەم هەموو معاناتی ئێوەتان بووە تا کوێستە چی لێ سەوز مامۆستا؟ ویسم وەڵامی ئەوەت بدەمێ. ئەوەی لێ سەوز بووە کە ئێستا هەموو فەرمانبەران، موچەخۆران، خانە نشینان، هەموو تاکێکی ئەم هەوڵاتی ئەم هەرێمی کوردستانە بە تەواوی بۆی دەرکەوت کە دەسەڵاتدارانی هەرێم نیشتیمان پەروەر نین، هەر خەریکی بەخێوکردنی خۆیان و خێزانەکانیانە. ئەمە یەک. دووەم یەکدەنگیەکی لە نێوان هەموو چین و توێژەکانە بە تایبەتی مامۆستایان و فەرمانبەران و شەریحەکانی تیریشە دروست کردووە کە هەمومان لە هەموو لە زاخۆوە هەتا خانەقین بە گوند بە گوندی مەسەڵەن شادەی بە شادەی با بڵێن یاخود شارۆچکە بە شارۆچکەی، ئەمانە هەموو ئێستا یەک دەنگە، یەک ڕەنگە ئەڵێ ئێمە کە هەوڵەدەین کە بایکۆتەکەی ئەوانیش لەگەڵ ئێوەیان مامۆستایانی دوهۆک و هەولێر، مامۆستایانی هەولێر و دوهۆک و شیلات زێ و ئەو دەڤەرانی ئەو لاو ئێرەش لە گەرمیانەوە تا کوێستانیش هەمووی. بۆ نمونە ئەم خۆپیشاندانانی ئیمڕۆ کە من لە ئێستا لە خۆپیشاندانەکەەوە هاتم ئەم لێرەشەوە بە خێراتنیانەکەم مامۆستایانی ئاکریتیا ببوورە، مامۆستایانی کۆیتیا بوو، ڕانیە قەڵات زێ حاجیاوە 4 قوڕنە، دووکان پیرە مەگرون بازیان چەمچەماڵ تەق اینجا ئاوەیەتەوە عربەت، شارە زوور، دەربەنی خان، چەند بەشێکی گەرمیان چونکە خۆشیان لێ خەریکی چالاکین، هەڵەبجەی شەهید، هەڵەبجەی تازە، سەی سادەق، 5 جوێن، ببوور شار باژەڕەوانە هەموو مامۆستاکان و فەرمانبەرانەکان لەو فەرمانبەر و زۆریشی کە سوکاری قوتابیان هاتبوو. باشە مامۆستا ئەم کۆدەنگی کە جەناب باسی لێواکەیت و خۆشمە دەستپێکی بەرنامەکەی وتم ئێوەی مامۆستایان بوون بە پێشنگ بۆ موچەخۆرانی دیکەش کە ئەم ناڕزایەتی دەردەبڕن. ئێوە لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا مامۆستایانی ناڕازی ویستیان لە ڕێگەی بەغداوە ئەم کێشیان چارەسەرکرد، بەشێکیشیان چوونە ناو بەغدا، بەڵام بەشێکیان ئەوە بوو کێشەیەک ڕوویە و نەیانتوانی. ئێستا لە ڕێگەی بەغداوە چ بەڵێنێکتان پێدراوە لە ڕێگەی بەغداوە چۆن چارەسەری کێشەی مامۆستایان و کێشە موچەخۆرانەکرێت؟ بەڵێ بووین بە دووسێ بەشەکان چی بوو هەرێکی کارێک بکە، ئەوە بوو کۆمەڵێکمان لە بازگەکانە ڕێگەیان پێگیرە و کۆمەڵێکمان لە ساحەی تەحریرماینەوە، بەندەیش لەگەڵ چەند برایەکی ترمە
لە دادگای فیدرالی بوون کە مرافعی یەکەممان هەبوو کە سکاڵاکەمان دژی سەرۆکی حکوومەتی کوردستان و وەزیری دارایی هەرێمی کوردستان بوو. دوای ئەوەی کە گفتوگۆیەکی تەواومان کرد بە ڕێکاری یاسایی کە ئەبێ پلە بەرزبوونەوە دەست پێ بکات، ئەوان ئەیانوت ئەبێت دەوام بکەن، ئێمە ئەڵێن ئەبێت پلە بەرزبوونەوە کە دەست پێ بکات و قەرەبووی ئەو زیان لێکەوتوانش کە لە یەکی 2016ەوە سەرۆکی ئەو کاتی حکوومەتی هەرێم کە نێسیروان بەرزانی بوو بڕیارێکیدا تەرفیعاتەکەی وەستان بە یاسایی کاری بۆ ئەەکەین بۆەوەی تەرفیعات دەست پێ بکاتەوە و قەرەبوومان بکرێتەوە موچێشمان بەنیشتن وەڵامیان زۆر ئیجابیە و یاساییە لەگەڵمانان 100% خاڵی جەوهەری لەمانە بە نیشتیمانیکردنی موچەمانە. ئەبێ ئێمە موچەخۆرانی هەرێمی کوردستان بە هەموو جۆرە موچەکانەوە ئەبێ تەوتین کرێ واتەوە نیشتیمانی بکرێ کە بە نیشتیمانی کرا ئیتر موچەخۆرانی هەرێمی کوردستان و عێراق دوورە لە کێشمەکێشی سیاسی. یەکلەوە هەیە کە موچەخۆران بچێتەوە بەغدا. ڕێگری ئەو ڕێگریە هەیەوانەی کە مەساڵحی شخصیان هەیە بۆ خۆ بەخێوکردن لەسەر خوێنی میلەت بەس ئەو ڕێگرن بەس ئەوانە ڕێگرن. ئەگینە یاسا بە گوێرەی یاسا سێشت عید بە حکوومەتی ناوەندە اقتصاد خارجی داخلی باشە کە وەزارەتی خارجی عێراق وەزیر لەوەیە وەزیری خارجی هەموو عێراقیەکانە لە زاخۆ تا بەسرە کە فەرمانەکان لە وەزارەتی ناوخۆی ئەی بۆ اقتصادی بەهۆی هەنە سەفقەی سیاسی قێزەون کە بە مێژووی تەمەنی ئەم کەسانە هەر خەریکی خۆڵکردنە چاوی خەڵک بوون و بەناوی کوردایەتیەوە میلەتیان چەوسانوەتەوە ئەوانە ڕێگرن. ئەگینا موچە ئەبێ بە یاسایی بە نیشتیمانی بکرێت بە شێوەی یاسا بە نیشتیمانی بکرێت. ئەو کاتێک کە نیشتیمانی کرا موچەکەی ئێمە بۆ خۆمان هاوڵاتیان فەرمانبەران موچی خۆیە بە موچە بوو موچە خۆر سیاسەتیش بۆ سیاسیەکان. اینجا ئەو کاتە کە ئەزانن ئەگەر موچە بخرێتە سەر بەغداد بە یاسایی بکرێت لێپێچینەوەیان لێکرێ لە چی؟ لەوەیەک لە چەندین ساڵە بە تایبەتی لە 2014ەوە کە 12 موچەیان نەداوە 34 سێچارەکە موچەیان نەداوە 11 موچیان بە لێبڕینی لە سا 18 بۆ لە سا 21 بووە لە کەوتم لە یعنی جاریوا بووە مانگەی چۆتە 52 ڕۆژ موچیان داوە ئەوە ئێستا بوو بە چارەنووسی 4 مانگی ساڵی 2023 کە دیار نامێنێ ئەچینە ئیتر بەم نزیکانە چینە 2024ەوە وەرە وڵاتی وەرە هەرێمێک بە ناوی خۆی بڵێ وڵات سەرۆکی هەبێ حکوومەتی هەبێ وەزیری هەبێ ئەم هەموو ناوەزدە بەلاحە ملەممەعە هیچ لە بارانە بوانە کارەبانە بێ لە وڵاتەکەتە کارەبانە بێ لە وڵاتەکەدا موچەکەت نەدرێتێ یعنی قوتابیەکی ئێستا نەچۆتە باخسی ساوە نەچۆتە ڕەوزەیش تێگەیشتی هاتووە لەسەر شەقا مەکاڵێ بڕوخێ دەست شەریکی دەست تێگەشتی مامۆستا ئێستا ئێوە کە داواکانتان گەیاندۆتە بەغدا سەقفێکی زەمەنی دیاری کراوە بۆ ئەوی کە وەڵامتان بدرێت و دواتریش کێشەکە چارەسەر بکرێت بەڵێ لە ئێستا پەرلەمانی عێراق بەڵێ کاری خۆیەکە کاڵەن پشووی پەرلەمانە بۆچی بەس بۆ یاسا دەرکردن پشووە هەتا یەکی دوو کە دەست پێکاتەوە و لەگەڵ لیژنەکانە و لەگەڵ زۆرینەی سەرۆکی کوتلەکانە دانیشتوین بۆ ڕێکارە یاسایەکانی گواستنەوەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە هەرێمەوە بۆ بەغداد یعنی موچە لێرەوە بگوازرێت و بۆ ئەوێ ئەو برا بە ڕێزانەمان لە ئەندام پەرلەمانەکانی ئەوێ لە لیژنەی داراییە و یعنی نەبێ بە بانگەشەیەک بۆ ئەوان با ناویان نەبەمەوە لیژنەی دارایی بەڕاستی زۆر بیوەرانە زۆر دڵسۆزانە ئەتوانم بڵم کۆمەڵێ لە ئەندام پەرلەمانەکانی کوردی خۆمانیان تێپەڕان لەوێ باشە کە لەگەڵیان دانیشتین بەڵێ لەگەڵ دەستپێکردنەوەی کۆتایی هاتنی پشووی بڕیاردانی پەرلەمانی عێراق برارە درێ لەسەرەوە و زۆرینەیە خۆشببختانە زۆرینەیە لەگەڵ ئەوەدانی و ئینشاءالله جێبەجێی شەبێ و بۆ پلە بەرزبوونەوەی ژەوەی داواکەمان کە خۆمە داوامان کردووە لە حاکمی
داگای فیدراالی کە دوای بخە دوای خست بۆ 24 دوانزەواتە 22 ڕۆژێکی تریش ئامادەبوونمانە بێت لە دادگای فیدراالی بۆ ئەوەی بە یاسایی بچەسبێ کە پلە بەرزبوونەوە دەست پێ بکاتەوە و قەرەبووی ئەو زیانانە بدرێتەوە بە فەرمانبەران و موچەخۆران کە لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە بە قەرەبووەکە 34 موچەک لە ئەسۆی هەرێمی کوردستانە 12 موچە نەدراوەکە لە ئەسۆی هەرێمی کوردستانە 11 موچە لێبڕینەکە لە ئەستۆی هەرێمی کوردستانە بۆستانی پاشەکەوتەکە لە 2016ەوە لە ئەسۆی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمانە یعنی هیچ خاڵێکی سلبی نییە لە ئەستۆی حکوومەتی ناوەند بێ چونکە ئەمانەی کە کراوە بە نایاسایی دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێم کردویانە بەڵام فەرمانبەران تا ئەم کاتە لێی بێدەنگ بوونە یانیان زانیەوە بۆ ئەوەی بزانن وەکو یاسایی ئێمە ئەمانەوە بە یاسایی بڕە موچەکانمان بچێتەوە سەر حکوومەتی ناوەندی ئەمە ڕێکاری یاساییە بەڵام داواکاریەکانیان هەر لێ ئەەکەینەوە هەر لێشیانە سەنینەوە باش چونکە ئابێ حکوومەتی هەرێم بمانداتەوە باشە حکوومەتی هەرێم ئەڵێن ئێمە دەنگمان لەگەڵ دەنگی مامۆستایانی هەرێمی کوردستانە بەڵام پێویستە پشوو ترێژ بن ینی چاوەڕێ دەکرێت لە دوای پشوو ترێژی ئێوە ئەوەی کە حکوومەت دەیەوێت هەماهەنگیتان هەبێ لەگەڵیانە دوای ئەوە ئەمە لێک نییە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم داوایانتان بۆ جێبەجێ بکە حکوومەتی هەرێمە لە پشوو درێژ من داوامان لەگەڵ داواتانایە پشوو درێژی بەچی بۆی ئەو سەرۆت و سامانی خۆیان مامۆستایە فەرمانبەرێک کە موچەکەی دابش کردبوو بۆ 30 ڕۆژ ئەی بوو بە 2 ڕۆژی نەدرا بوو بە 3 ڕۆژی نەدرا بوو بە 4 ڕۆژی نەدرا باشە مامۆستا و فەرمانبەر چییە خوا ئەینانی ناوێت جلوبەرگی ناوێ ئەی آخر توێکڵەدارە خوا ئەی معیشەتی ناوێ ئەی ژیانی ناوێ ئەی جلوبەرگی ناوێ خەسخانەی ناوێ ئەی ئۆتۆمبیلی ناوێ هاتوچۆی ناوێ ئەی خەرچی مناڵی ناوێ زوو هەموو شتێکی تر ئەمانەی ناوێ پشوو درێژم بۆچی پشوە درێژم بۆی ئەمە مەسافەیش کە تۆ بم خەڵەتێنی پارێ زیاتر ببێ بۆ خۆت باش هەرێمی کوردستان کە ئاڵێ لەگەڵیانین ڕاز ناکەنەوە قسێ لە منە وەرگرە تەنها بۆ ئەوەیە دەرچەیەکی تر بدۆزنەوە بۆ خۆیان خەریکی شێوەکارێکی دزی تر بن مامۆستا ئەوە ئەبوو لێ 2 مانگ 3 مانگ بەر لە ئێستا خوێندکاران دەستیان بە خوێندن بکردایەتەوە مامۆستایان چوونایەتەوە ناو هۆڵەکانی خوێندن تا ئێستا لە خوێندنگە حکومیەکاندا لەم بەتایبەتی لە دەڤەری لە ناوچەی سلێمانی و ڕاپەڕین و هەڵەبجە و گەرمیان تا ئێستا دەست بە خوێندنی حکومی نەکراوەتەوە چارەنووسی خوێندن چی بەسەردێ بۆ خوێندکاران بۆ ئەم ساڵ دەست نەکراوەتەوە بە خوێندنی حکومی ئەوە حکوومەتی هەرێمی کوردستانە ناڵێ دەستی پێ بکرێتەوە چارەنووسەکەیان بکوێ چارەنووسەکەیان ئەویشە لای حکوومەتی هەرێمی کوردستانە چونکە خوێندن نافەوتێ کە حکوومەتی هەرێمی کوردستان بووە بە مۆتەکەیەکی ناشرین لەسەر قوڕقوڕاگە و ژیانی مامۆسایان و فەرمانبەران ئەتوانێ وانەمێنێ دەفەرمو ئەو مافانەی لایەتی پارە هەیە ئەوەنە پارە هەیە کە بەشی دەبەرابەر ئەوە نەزیاکابات نەکەوینەوە سەر ڕێژەکان هەموو خەڵکەزانێ هەموو خەڵک ئەزانێ و باوەڕیشەکە تەنها ئەوانە باوەڕ ناکەن کە شەخص پەرستن ئیتر کای سەرۆکەکی خۆیان پەرستێ خوا ناپەرستێ ئەگینە ئەوانی تری ژەزان بندیوارەکان ژەزان پارە هەیە پارەیەکی زۆر زۆر هەیە هەرێ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەگەر بیانەوێ ئەم جارش هەڵێم ئەگەر بیانەوێ ئەخلاقی نیشتیمان پەروەری و کوردایەتیان تیابێ پارە هەیە موچەکان لە کاتی خۆیان ئەدەن دوای ئەوە کاریشەکان لەگەڵ ما بێ پشوو درێژ بە دوای موچەکەم بخرێتە سەربەغا پارێزەرم بۆ نەگرێت لە دژی ئەو کەیسە بە چەندین پارەی باتەیە ملیارەهای تر خەرجکا بۆ کەناڵ یان بەڵێ قوربان پارێزەر بۆ ئەوە گیراوەکە نەیەڵن دژایەتی ئێمە بکەن بە کەم و چەند نەخرێتە سەر بەغداد اینجا ئەیش توانێت هەر بە هەمان ڕتم بڕوات خۆی بەس ئەو کەناڵی ڕاگەاندنە زۆرە بەس بە ئەو ئاگاداریە ئەو ڕوونکردنەوەی بکەن بڵێن ئێمە وەکو دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئێمە نامانەوە میلەتەکە نەخوێنەوار بێ ئێمە نامانەوە میلەتەکە ڕۆژن بیر بێ ئێمە ناوانەوە میلەتەکە سەقافەتی تیابێ بۆیە موچە نادین بۆیە پارەکانە بین باش مامۆستا ئێمە ئەزانین کە
هێشتا خوێندنگاکان دەستیان پێ نەکرێتەوە هەنگاوی گەڕمونە و دوای بۆ دواوە بۆ پرسیارەکانم ئەگەر لەم بەشەی هەرێمی کوردستانە خوێندن دەستی پێ نەکردەوە تەنها بەشێک لە خوێندکاران بێبەشە بن لە خوێندن ئەم بەشە لە خوێندکاران خوێندنیان لە کۆتایی ساڵدا بۆ حساب دەکرێت ئەگەر چارەسەرێک دۆزرایەوە وەکو خوێندنگاکانی دیکە هەرێمی کوردستان و ناوچەکانی کە یان خوێندنی ئەم ساڵیان بۆ هەژمار ناکرێت بەڵێ ئەوە بەپی ئەو قانونی کە لە ئەو یاسایی لە پەروەردەی هەرێمی کوردستانە ئەو یاسایە ئەنجومەنی وەزارەتی تەربیە و وەزیری تەربیە ئەوەی ئەوانی کە تایبەتن بە تایبەتمەندن بە وەزارەتەکانی تەربیە و خوێندنی باڵا ئەوان ئەوە باشتر ئەزانن بەڵام ئەگەر لەم لا خوێندن نەخوێندرێ و ئەو لا تاقیکردەوە نەخێر نییە ئەوێ چەنێ بخوێنی وێرە چەنە نەخوێنی هەموو یەکێکە کە خوێندن فەوتە ئەوە ئیتری ئەوەی سەفەوتێ ئیترمە ح ساڵ نەگرە ئەم لاولای نییە بڵێن وڵای ئێمە هەولێر لە دووەک ئیتر مەکتە بکرێت لەوێ تاقیکردنەوەکان بخۆیانە درێ ئەگەر لێرە تاقیکردنەوە نەکرێت لەوێشتا خوێن نەفەوتێ ئەو پرسیارانێکی کە دائەنرێت وەکوتم دیژنەی تربیە ئازانێ ئەو پرسیارانێکی کە دائەنرێن چەندێکی خوێندووە ئەولا ئەم لا چەندێکی کەم خوێندووە ئەبێ بە هینی ئەوەی کە کەمی خوێندەوە چەندێکت خوێندووە لەوە ڕەچاوی بارودۆخەکە وە خوێندن نافەوتێ ئەگەر دەسەڵات بیەوێ ڕاست کە نێوی خوێندن بەفەوتێ بابی ئەوانەی کە باسمان کرد ئەو گرفتانە ئەو گرێ کوێرانی کە خۆیان گرێیان داوە ئەو بەردە نەزانیەی کە خۆیان خستوانەتە نا ئەو گۆمەوە بە هەزار زانانایەتە دەرەوە بابێن چاکیکەن ئێمە وەکو مامۆسایان پێنجشەمان و هەینیش دەرز ئەڵێنەوە هەموو ڕۆژەکان بە هەفتە وە قەرەبووشیان بۆ ئەەکەینەوە وە بگرە بە زیاتریش لەو کاتێشا من بەڵێنە دەم حرمەتم هەیە قوتابیانی دوهۆک زاخۆشیلات زێ هەولێر کوردی بەشی کەرکک ئەمانە هەمووی وەکو ئەولادی ئێمەوان وەکو ئەولادی ئێمەوان ناڵێم من قوتابیەکانی خۆم فەزلی هین کەم بەسەروانە بڵم وڵا زیرەکترین تەلەبەکانیش لە چوپۆلی دوانزە ئەوانە لە سلێمانیە بێیان لەم دەڤەرە بەڵام ئەویان پێڵم هەوڵە دێن هەر هەمووتان پلەتان وەکو یەک بێ دڵنیاتانەکەینەوە نایڵین خوێندنتان بفەوتێ بەڵام لێرە ئەمە زۆر سوپاسی کە سوکاری خوێندکاران کەم هەمویان هاتوونەتە خات کە یەکێکیان نامێکی بۆ ناردم ئەڵێ مامۆستان نەجمەدین مەمنونت نیم سوپاست ناکەم کە وانە بە مناڵەکانم بڵیتەوە چونکە تۆ ئەگەر وانە بە مناڵەکانم بڵیتەوە و داوای موچەکەی خۆت وازێبێنی تۆ حەقانینی تۆ دوای نانی خۆت نەکەوتووی ئەی چی فێری مناڵەکەمەکەی زۆر سوپاسی ئەو مامۆستا بە ئەماکانە ئەکەم سەربەرزانە دەستی بایکۆتیان گرتووە و ئەو بەڕێوەبەرە خۆشەویستانە هەر تاکێکە لە هەمووی هەرچی دوو تێژەکە بە تایبەتی زۆر بەڕێوەبەری دڵسۆز و خەمخۆر هەبووە بەڕاستی توانم بڵێم لە نەجمەدین زیاتر بە تەنگ بایکۆتەوە بۆیە هەموو کاتێکەڵی تا زوڵمی موچەما بێ بایکۆت هەر بەردەوامە. بەڵێ مامۆستا من زۆر سوپاسی ئامادەبوون دەکەم دیارە ئێمەش بە ئەرکی خۆمانیەزانی بۆ ئەو کێشە و بە دوواداچوونانی هەر مامۆستایان و هەر چینێکی دیکە لە کۆمەڵگایە بە دوواداچوونی بۆ بکەین بەڕێز مامۆستا نەجمەدین محەممەد و کۆمسای ناڕازی لەرە ئامادەیتە بوو زۆر سوپاس بۆ ئامادەبوون. سوپاس بۆ ئێوەش بۆ کەناڵە جوانە ڕەنگینەکەتان کە دەنگ و ڕەنگی ئێمە هەندێک کەناڵی تر هەیە حەزەکەم بۆ بەرچاوڕوونی بینەران و جەنابستان هەندێک کەناڵی ڕاگەیاندن و پەیج و بۆ نمونە نەیکەن بە ڕێکلام فلانی ئاسمانی ئەوانەی کە دیارە بەڕاستی ئێوە دەنگی ئێمە ڕەنگی ئێمە ڕۆشناییەکەین لە بینی ئێمە و هاوڵاتیان و جیهانە دەستان خۆش بێ و سوپاسانەکەین مامۆستایان ماندوونەبی ئێمە ئەرکی خۆمان جێبەجێکردن هیوادارین لەو ئاستیابین بتوانێت لە ڕێگەی شاشەی کورساتەوە کێشەی زۆرینەی چینەکانی کۆمەڵگە کە بەداخەوە حەز ناکەین کێشە هەبێت چارەسەر پێ و دەنگیان بگات دووبارە سپاس بۆ تۆ مامۆستایان ماندوونەبی.